بینەرانی عزیزم کاتم و کاتێکتان باش خۆشحاڵین لە بەرنمەیەکی تری مێزی هەڵبژاردن لەگەڵتانەبین. ڕۆژی دەنگدان بە کاندیدانی ئەندامەتی بۆ خولی شەشەمی پەرلەمانی عێراق چەند ڕۆژێکی کەمی ماوە ماوەکەی زۆر کەمە. ئەم هەڵبژاردنە چەند ڕەهەندێک لە خۆگرێت لەلایەن دەنگدەران بەگشتی و چاودێرانی سیاسی بە تایبەتی و دامەزراوە ناحکومیەکانی پەیوەندیدار بە لێکۆڵینەوە لە هەڵبژاردنەکان ئەمانە و چەند تەوەرێکی تر لەگەڵ میوانەکانم دێرینە بەرباز کە لە هیوا و بێبەڵێنی و بایکۆتکردن گفتوگۆکەمان خۆیە بینێتەوە. هیوا بەوەی کە تا ئێستاش هیوایەک هەیە بەوەی کە ئەو بەڵێنانەی لە ڕابردووە جێبەجێ نەکراون بتوانرێت لە داهاتوە جێبەجێ بکرێەوە. هەروەها بێبەڵێنی لایەنەکان جارێکی ترە بنا کۆسپ لە بەردەم بیرکردنەوە و تێڕامانی دەنگدەران چینێکی تر کە کەم نین ئەمانیش پێکدەن لە دەستە و کەسایەتیەکان بۆ بایکۆتکردن لە هەڵبژاردنەکان. گفتوگۆی ئەم بابەتانە لەگەڵ میوانەکان هەرێک لە بەڕێزان دکتۆر سەروەر عەبدوڕەحمان سەرۆکی دامەزراوەی پێی بۆ پەروەردە و گەشە پێزان و هەروەها خاتوو پەیمان عیزەتین پارێزەر، هەروەها زۆر بەڕێز مامۆستا هاوکار عیزەت ڕۆژنامەنووس گەنگەشەی ئەم پرسانە دەکەین. کاک دکتۆر دێمە لای بەڕێزتان تایبەتمەندی ئەم هەڵبژاردنە بەراورد بە هەڵبژاردنەکانی تر بەوەی کە ئێوە هەڵە نەبم لە ژمارەی ساڵەکانە 11 ساڵە چاودێری پەرلەمانەکەن بە پەرلەمانی کوردستان و عێراقشەوە. پێت وایە تایبەتمەندی ئەم هەڵبژاردنە لە چاو هەڵبژاردنەکانی تر چییە؟ زۆر سپاس دەستخۆش بۆ بەرنامەکە. ئێمە جیاوازیەکی ئەو تۆ نابینین لە نێوان ئەم هەڵبژاردنەوە هەڵبژاردنەکانی تر لە ڕووی جەوهەریەوە. خۆی لە ڕاستیدا ئەم هەڵبژاردنەوە هەڵبژاردنەکانی ڕابردووش بە یەک شێواز لە نێو یەک بازنەی بۆشدا خولاونەتەوە. ئەگەر تێڕوانینمان ئەوە بێ چێ کورسیەکان دەبا هەر هەمان ئەو حزبانن کە پێشتر کورسیەکانیان بردووە گۆڕانکاریەک لە هاوچێشەکەدا نابێ. ئەگەر قسەمان لەسەر بەرنامەی کار و بەڵێنەکان بێ هەمان ئەو بەرنامەی کارەیە بۆ نمونە بەرنامەی کاری یەکێتی پارتی حزبەکانی تر ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ هەڵبژاردننی خولی پێنجی ئەنجومەن یونیۆنەران خولی ڕابردوو کە 4 ساڵ پێش ئێستا کراوە هەمان بەرنمەیە. ئەگەر ڕەوشەکە سیرکەین هەمان بابەتە دەتوانین بڵێن ئەگەر ئەوەندە نەبێ خەڵک ئەگەر تا ئاستێک بێتاقەتتر بوو بێت لە وادە و بەڵێنی بێ بنەمای ئەم پارتە سیاسیانە و کاندیدەکان کاتێک دەچن بە بەغدا ئەگەر نا ئێمە لە ڕاستیدا هیچ گۆڕانکاریەک نابینین هەروەکو ئەوی هیچ نەکراوە هیچیش ناکرێت. بەڵێ خاتوو پەیمان لە پێشەکەکە باسم کرد کە سێ ڕەهەند لە خۆ گرێ هەڵبژاردنە تەبەن ئەوەی کە لە نێو دەنگدەرانە یا چاودێرانی سیاسیا باسەکرێ ڕەهەندەکانیش ڕەهەندی هیوابوونەوە بێبەڵێنی لایەنەکانە و بایکۆتکردنە. پێتان وایە کاریگەری سیاسیەکانی ئەم سێ ڕەهەندە بۆ ئەم هەڵبژاردنە لە چیا خۆیانە بیننەوە بۆی بە تایبەتی کاتێکە بینین کێشەی زیاتر لە نێوان هەرێم و بەغدایە هەیەوە کێشەی نەتەوەیی لە ئێستاە هەوڵە درێ ڕوانگە نەتەوەیەکە بەکاربێنێ بۆ بەشداریکردن لە دەنگدان. بەڵێ سوپاس دەکەم لە ڕاستیان من لە قسەکانی دکتۆر سەرۆرەوە دەست پێ ئەەکەم کە هیچ جیاوازی نابیندێەوە گۆڕانکاری ینی پێشببینی ناکەی کە گۆڕانکارێکی ئەو تۆ بە هەڵبژاردن بێتە ئاراوە لەمەوە ئەگەر بچمە ناو باسەکە لەبەر ئەوەی بۆ خۆی هەڵبژاردن ئامرازێکە لە ئامرازەکانی بەشداریکردنی گەل لە دروستکردنی بڕیاری سیاسیە کە ئەمەش بۆ خۆی بەشداریکردنی گەل لە دروستکردنی بڕیاری سیاسی یەکێکە لە چەند پائەیەکی دیموکراتیەت لە هەرجێک و شوێنێکە. ئەگەر ئەو کاتە تۆ ئەتوانی بڵێ ئێمە کام ڕەهەندە کاریگەری هەیەەوە کامیان کام ئالیەتە کاریگەری ئەوێ لەسەر هەڵبژاردن ئەو کاتەیە کە تۆ بەڕاستی لە زمینەیەکی دیموکراتا بیت و پایەکانی تری دیموکراتیەت بوونی هەبێت لەناو ئەو جێگە و وڵات و شوێنەیە. بەڵام لە کاتی نەبوونی هیچ کام لە بڵێن پایەکانی دیموکراتیەت کە بریتین لە ئازادی ڕاگەیاندن و ڕادەربڕین بریتە لە سربەخۆیی دادگا بریتە لە ڕێزگرتن لە بنەماکانی مافی مرۆڤ و یەکسانی تاکەکان لە بەرامبەر یاسا و لە تەواوی بابەتە ژیاریەکانە
کە ئەمانە هیچیان نەبوو واتە تۆ کۆمەڵگایەکی سیستمێکی دیموکراتە نییە کە سیستمێکی دیموکراتە نەبوو هەڵبژاردن جگەلەوەی بەبەردەوامی ئەبێتە هۆی نوێکردنەوەی با بڵێن پەیمان یا نوێکردنەوەی سوڵتەی دەسەڵاتی ئەو فئەی کە چەندین ساڵە لەسەر دەسەڵاتن هیچی تر ناگۆڕێ بۆیە دایمە ئێمە لەناو ئەو بازنەیە ئەبین کە بۆ هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن گۆڕانکاری ناکات لە بەرامبەریا کە ئەگەر مەجال هەبێ یەینە سەر ئەوەی کە من بۆ خۆم لەگەڵ بایکۆتکردنم لەبەر ئەوەی هەڵبژاردن وەکو وتم لە ناو فەزایەکی نادیموکراتە تۆ ناتوانی ئامرازێکی دیموکراتیەت زەمانەتکردنی دیموکراتیەت بە باشی بەڕێوە ببەی کەواتە حەلی دووهەم چارەسەری دووهەم ئەوەیە کە بایکۆت بکەی بەڵام بایکۆت وەکو با بڵێن بڕیارێکی سیاسی وەکو هەڵوێستێکی سیاسی کە ئەمەش بۆ خۆی چەند مەرجێکی ئەوێ بۆ ئەوی ئەو بایکۆتە بایکۆتێکی ئیجابی بێەوە دیسانەوە بایکۆتیش وەکو هەڵبژاردن نەچێتە ناو ئەو بازنەیە کە بڵێن بۆ هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن بایکۆتیش ئەەکەین بەڵام هیچ کاریگەریەکی وڵات دواتر دێنە سەر مەرجەکانی بایکۆتکردن مامۆستاکار دووارە سوپاس بۆ ئامادەگیت ئەو سێڕەهەندەی کە باسەکرێ لە پێشەکێکە ئاماژەم پێدا پێتوانیە میدیا بۆ خۆی کاریگەری سەرەکی لەسەر دەنگداران هەبێ بۆی کە یا با بڵێم ئایا میدیا بێلایەنانە ئەنی ڕۆڵی بینیوە بۆم هەڵبژاردنە بە تایبەتی سلااو لە بەڕێست و هەردوو هاوڕێ بەڕێزم پەیمان خان و دکتۆر سەروەر حتمما ینی هەموو وێنەیەک کە لە کۆمەڵگەیە دروست دەکرێت میدیا ئەتوانێت ڕۆڵێکی هەم ئیجابی لێ ببینێ هەم سلبی لێ ببینێت پرۆسی هەڵبژاردن یەکێکە لەو پرۆسانەی کە بە درێژایی 35 ساڵی ڕابردوو کە هەرێمی کوردستان لە 33 ساڵیا پرۆسەی هەڵبژاردننی ئەنجام داوە بەردەوام میدیا ڕۆڵێکی کاریگەری هەبووە ڕۆڵێکی تا ڕادەیەک ئەکرێ بڵین یان دروستکەریان شێوێنەری وێنەکانی هەبووە بۆ وێناکردنی پرۆسەکە لەلایەن هاوڵاتیانەوە ئەگەر ئەم هەڵبژاردن و ئەم بانگەشەی هەڵبژاردنە بە نمونە وەربگرین میدیا ڕۆڵ و کاریگەریەکی زۆر گرنگ و کاریگەری هەبووە لە دروستکردنی وێنەی سلبی یان ئیجابی بۆ پرۆسەکە بۆ کاندیدەکان بۆ حیزب و هێزە سیاسیەکان میدیا بەشێک لە میدیا حیزبیەکان نەک بەشێک لە میدیا حیزبیەکان بەشێکی زۆر لە میدیا کە بەداخەوە میدیا حیزبیە هەموو میدیا حیزبیەکان بەیەکەوە ویستویانە وێنەی خۆیان جوان وێنەی نارەکانیان ناشرین پیشان بدەن وێنەی خۆیان وەکو وێنەیەکی درەوشاوە وێنەی بەرامبەرەکانیان و نارەکانیان وەکو وێنەیەکی ڕەش و تاریک پیشان بدەن هاتوون لە ڕێگەی میدیاوە هەمومان نەزانین ینی میدیا ئەوەی کە پێ وترێت زمانی هێزە سیاسیەکان ئێستا کار لەوە نەما زمانی هێزە سیاسیەکان بێت زمانی هێزە سیاسیەکانە گیرفانی هێزە سیاسیەکانە چەکی هێزە سیاسیەکانە بڕیاردەر و دەنگی هێزە سیاسیەکانە میدیایە ئەتوانێت وێنەیەکت لا دروست بکات کە تۆ وەکو هاوڵاتیەکی ئاسایی من قسە لەسەر نخبە ناکەم قسە لەسەر ئەو خەڵکە ناکەم کە لێکدانەوە بۆ وێنەکان ئەکات لێکدانەوە بۆ کۆی پرۆسەکە ئەکات هاوڵاتی ئاسایی ئێستا وای لێ هاتووە ڕاست و چەپی ژیانی لە میدیا و لە سوۆشال میدیاوە ئەبینێت میدیا و سوۆشال میدیایە بڕیارەدات چی باشە چی خراپە بۆ ئەو لەبەرەوەی هەم میدیاکە لە سەر ڕاستەڕێکی خۆی نییە بە دوای زۆرترین بینەر و زۆرترین لایک و زۆرترین ڤیو کۆمنتایە لەم پێناوەشە شتی وروژێنەر دروستەکات شتێک دروستەکە کە ڕێی عام ئاسانتر بتوانێت کۆنتترۆل بکە و بجوڵێنێ هەم هاوڵاتیەکەش بووە بە هاوڵاتیەکی ئەگەر دەستەواژەکە دروست بێ میدیا و موبایل پەرست کە هێندەی موبایل و میدیا و سوۆشال میدیا تەحەکوم بە فکر و بە بیر و بۆچوون و بە بڕیارەکانیەوە ئەکات هێندە بیری قوڵ سێبەری بیرکردنەوەیەکی دروست تەحەکوم بە بڕیارەکانیەوە ناکات هەمومان نەزانین لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کۆمەڵی ڕوودا و لە هەرێمی کوردستان ڕوویانداوە کە ڕووداوی زۆر سەخت بوون ڕووداوێک بوون کە هاوڵاتی ئەبێ قسەی جدی لەسەر بکات ڕۆژنامەنووس ئەبێ قسەی جدی لەسەر بکات نخبەی سیاسی و نخبەی ڕۆشنبیرە بە قسەی جدی لەسەر بکات بەڵام بینیومانە لە ماوەی 24 ساعات تێپەڕیەوە بابەتێکی تر دروست کراوە کە ئەم بابەتە نەبێتە قەزیە نەبێتە بابەتێکی گرنگ کە هاوڵاتی لەسەری بوەستێ ئەمەش لە ڕێگەی میدیای حیزبەکانەوە بوو لە ڕێی سوۆشال میدیای تەمویلکراوی حیزبەکانە بووە کە بەپارەی کۆمپانیا حیزبیەکان بەپارەی پاڵاوگەکان بەپارەی سەفقاتە ژێربەژێرەکان
تەمی لەکرێت و برێت و بەخیاوەکرێ واتە هەر پارەی گیرفانی هاوڵاتی بەکارێتەوە بۆ چاواشەکردنی هاوڵاتی بەتابەت لە بابەتی بانگەشەی هەڵبژاردنە ئەبینین گەسەری داتاکان بکەین کاندیدی وا هەیە کە زیاد لە دەبۆ 15 پەیج و سوۆسیال میدیای گەورەی دامەزراند و ئەستافی بۆ دامەزراند و خستوێنتە خزمەت پرۆژەیەکەوە کە پرۆژەی خۆ بەکاندیدکردن و گەشتە پەرلەمانێتی شخصی نیە مامۆستا و کارەگەر بە شوەیەکی مافێکی شخصیە لەسەر هەوڵێکی شخصی خۆی نەک لەسەر هەوڵی خەڵک کەسێک کە وەزیرێکە پەرلەمانتارێکە بەرپرسی حیزبێکە کە مدیر عامێکە کە سەرۆکی فەرمانگەیەکە ئەم مافەی نییە کە هەموو دەسەڵاتەکانی بەڕاهایی بەکاربێنێت هەموو ئەو پاری لە ماوەی 10 ساڵی ڕابردووە لە میلەتەکەی دزیەوە ئێستا بەکاری بێنێت لە پەیج و لە سوۆسیال میدیایە بۆ برەودان بە بانگەشەیەکی مزەیەف کە هەمومان دەزانین ئەو بانگەشەیە نەبەو ئەکرێنە ئەو کوڕی ئەوەیە نە حیزبەکەشی ئەتوانێت ئەوە بکات نمونەمان زۆرە لەم بابەتانەکە ڕۆژانە ئەیبینین لەبەرەوە بەڵێ میدیا و سوۆسیال میدیا ئێستا زۆر خراپ خزمەت بە ئەجێندای حیزبە سیاسیەکان ئەکات لە بری خزمەت بە کۆی گشتی کۆمەلگا خزمەت بە ئەجێندای حیزبە سیاسی و بە کاراکتەرە سیاسیەکان ئەکات. دکتۆر سەرۆر ئەگەر بە ڕێکلام نەبێ بۆ دامەزراوەکەی ئێوە ڕەنگەوە لە زۆربەی زۆری خەڵکی باشتر ئاگداری بێبەڵێنی لایەنەکان بن. ئەم بێبەڵێنی و ئەم بەدووادا چوونە کە ئێوە لە نێو کەوانەیەکە ئێوە بە بێبەڵێنی لایەنەکان ناوزەندیەکان گرفتی بۆ دروست نەکردوون لە کاتی بەدووادا چوون و ینی لێپرسینەوە لە شەفافیەت و جەبەجێ نەکردنی بەڵێنەکانی هەم حکوومەت و هەم حیزبەکان. جارێ سەبارەت بە بەڵێنەکان لە ڕاستیدا هەر حزبێک قوارەیەک کاندیدێک کە دەچێتە ناو هەڵبژارنەوە پێویستە کارنامەی هەبێ خۆی کارنامە بریتە لە پلانی ئەم قوارەیە یان ئەو پارتە سیاسیان ئەو لیستە کە لە ماوەی 4 ساڵی نوێنەرایەتیدا بەڵێن بە خەڵک دەدات بە هاوڵاتیان بە نەکدەران جێبەجێ بکات. ئێمە لە ڕاستیدا کە کارنامەی هەموو حزبەکانمان هێناوە سەیرمان کردووە کارنامەی جوانن بەشێکیان. بە تایبەت دەتوانم بڵێم جوانتری کارنامەی پارتی وێچێتیە لەسەر کاغەس بەڵام چی جێبەجێکرێت لەسەر کاغەس بەڵام چی لێ جێبەجێ دەکرێت بۆ نمونە هەردووچیان باسی سەروەری یاسایان کردووە بەڵام هەردووشیانن پارتی وێچێتین یاسا پێشێل دەکەن لێرە باسی حکمی ڕەشید دەکەن حکمڕانی دروست بەڵام خۆیانن دامەزراوەکانیان پەک خستووە هەر ئەوانن باسی دیموکراسیەت دەکەن کە چۆن بنەماکانی بچەسپێن دەدرێت بەڵام خۆیانن 3 ساڵە پەرلەمانیان نەهێشتە و ساڵێکیشە پەرلەمانی کوردستان کە هەیە هەڵبژاردننی بۆ کراوە لێ ناگەڕێن کۆبێتەوە باسی ئازادیەکان دەکەن پێویستە بەرقەرار بێت بەڵام هەر خۆیانن دەبینین دەستیان خستووەتە بیناقاقەی خەڵکو و ڕۆژنامە نووسان و چاڵاکوانانەوە کە چۆن ئازادیەکانیان بەرتەس کردووە دکتۆر بەس ئەفومکەی بەڵێنە جوانەکانیان کە بڵێت باسی سربەخۆیی دادگاکان دەکەن کە دەبێت سربەخۆ بن بەڵام خۆیانن دادگاکانیان دەستەمۆ کردووە و دادوەرەکانیان کڕیوە باسی شەفافیت دەکەن هەر خۆیانن داهاتی میلەت دەبن و داهاتەکەی نادیارە باسی دادی کۆمەڵایەتی دەکەن دەبینین چ تاڵانی یەک دەکەن باسی دوورخستنەوەی دەستی حزب دەکەن لە دامەزراوەکان بەڵام هیچ کارێک بە پێتەچکێ ناڕاتووە هیچ فەرمانبەرێکی تۆزێک پلەیەکی هەبێت لە بەڕێوەبەری مەکتەبێکەوە دەبێت ئەوان دابن مەبەستمان لەوە دێ ئەمە بەشێکی بەس بانەبێ بەسەنگەرگرتن لە دەسەڵات بۆ حزبەکان و ئۆپۆزیسیۆن ئێستا دێمە سەرەوە ئەمە ئەگەر کارنامەی ئەوان بێت ببینین بۆ حزبەکانی ئۆپۆزیسیۆن دەتوانم بڵێم بەڵێنی گەورەتر لە قەبارەی خۆیان بە خەڵک دەدەن ئەمە دیوێکی دەچێتە بواری چاواشەوە وایان کردووە نازانن سنگ و قورساییان چیەوە دەتوانن چی بکەن و چی نەکەن دەبینین ئەوانی شانامەیان هۆنیوەتەوە جگە لەمە هەر حزبەکانی ئۆپۆزیسیۆن هەندێکیان لە ڕاستیدا بەرنامەی کارەکانیان چاواشەکاریە بەرنامە یەکێک لە حزبەکان کە بینین بروشورێکی ئاوا بچووکە بە 8 خاڵ نووسیوێتیەوە جارێ دوو لاپەڕ یەکەمی لاپەڕە بچووکەکە کۆمەڵێک شتی باس کردووە دەڵێ خەڵچینە ئێمە ئەوانەمان بۆ کردوون شەدو ئەسڵ و ئەساسی نییە هیچ کام لەو شتانی نەکردووە ئەمە ئۆپۆزیسیۆنی ساختەیە ئەمە کە هاتووە حزبی ترمان هەیە بەڕاستی کۆمیدیایە دروشمی سەرەکی ئەوەیە دەڵێ بچمە بەغدا بە زمانی کوردی قسە دەکەم بەڵام دەزانی لە کارنامەکەیدا بە 1/6 باسی زمانی کوردی نەکراوە
حزبمان هەیە هەیە دووفاقی سیاسی ئەمە دووفاقیە حزبمان هەیە لە حزبە ئیسلامیەکان دروشمی ئەوی بەرز کردوەوە لەم هەڵبژاردنە نابۆ هاوڕەگەزخوازی هاوڕەگەزخوازی چی هەر بە قانون لە عێراق بە تەواوەتی ڕێگری لێکراوە جۆرێک لێ چاشن بۆیە ئەگەر بێت و کارنامەکانیان بێنین لە 5 ساڵی ڕابردوودا با نەچین بۆ خولەکانی تر بەس خولی پێنجی پەرلەمان ئەنجومەن یونیۆنەران بەراوردکەین لەگەڵ ئەو کارنامەی ئێستا بە خەڵکیان داوە لە ڕاستیدا کۆپی هەمان کارنامەیە هەمان ئەو بەڵێنانەیە کە پێشتر دابیان هیچیان جێبەجێ نەکردووە هاتوونەتەوە سەری بۆ دکتۆر من ئەمە یە قسە بکەم لێرە ببوورە بکەنە گفتوگۆ ئەمەی بەڕێز دەڵی ئەم کارنامەی بە هاوڵاتیانیانداوە بە خەڵکیان داوە بەس ئەگەر بیرمان بێ بەڕاستی ئەم کارنامەیە من و تۆیەک بینیوانە کە بەدوای ئاڕێت هاوڵاتی چی بینیوە شۆی بینیوە هاوڵاتی شۆی بینیوە هاوڵاتی جنێودان بە یەکتری بینیوە هاوڵاتی پرۆژێ نەبینیوە لە بواری پەروەردا یەک کەلیمە قسە نەکراوە لە بواری مادی سۆشیل یەک کەلیمە قسە نەکراوە لە بواری نەوت و گاز یەک قسە نەکراوە بۆ هاوڵاتی لە بواری یاسای بودجە یەک قسە نەکراوە بۆ هاوڵاتی لە بواری موچە فۆداوەکان یەک قسە نەکراوە بۆ هاوڵاتی ئەوەی کە قسە کراوە بۆ هاوڵاتی وایان لێ یەکەینەوە لە ناتوانن ئەمە لێ وامان کرد ئەوە نەخێرە ئەگەر بۆری مامۆستا کردوای لە سەبارەت بەو دروشمانە دێمە لای بەرز با دکتۆر سەرۆر کامەگەی بڵیانێ بەنسبەتی هەڵبژاردنەوە خۆی هەڵبژاردن دەبێت لەسەر بنچینەی کارنامە بێ بە هاوڵاتی دەنگدا بەڵام لە هەرێمی ئێمە لەسەر بنچینەی کارنامە نیە پێشتر لە هەڵبژاردنەکانی ڕابردوو حزبە سیاسیەکان داهاتن پێشتر کارنامەی خۆیان چاپ دەکرد لە شێوەی بروشورێک نامیلکەیەک ماڵ بە ماڵدا بەشیان دەکرد پێیان خستە ماڵەکانەوە ئێستا نەک چاپی ناکەن بەشێکیان لەسەر وێبسایتەکانیان بڵاوی دەکەنەوە هەندێکیان لەوێش بڵاوی ناکەنەوە ئێوە تەسەور دەکەن ئێمە بۆ دەستکەوتنی کارنامەکانیە کە ئەو کارنامە پێویستە بە هەموو کەسێک بدرێت چەند بە دوواداچوومان کردووە هی بەشێک لە حزبەکانمان هەردەست نەکەوتووە ئێستاشی لەگەڵدا بێت کە ئێستاوا لە ناو هەڵبژاردنین حزب هەبووە پێم هاوتووە دەڵێ نادەمێ ئاخر لەبەر ئەوی دوایی لە دژم بەکاری دێنی تۆ سەیری لەو ئازباتی دەڵێ لە دژم بەکاری دێنێ ئەمە لە حزبە ئۆپۆزیسیۆنەکانە ئەگەر هەشی بێت دکتۆر ئەگەر هەشی بێت هەندێکیان تا ئێستا ژنیانە بۆیە لە ڕاستیدا ئەمە جۆرێکە لە دووفاقی جۆرێکە لە بێبەڵێنی جۆرێکە لە ناڕاستگۆیی لەگەڵ دەنگدەر بەڵام گرفتی دەنگدەری ئێمەش ئەوەیە هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن دێتەوە هەمان شێوە سرودەکە لێ دەدرێ مۆسیقاکە لێ دەدرێت تەپڵەکە لێ دەدرێ بە جۆرێک لە جۆرەکان بۆ هەمان ئەو حزبانەی کە هیچ کام لەو بەڵێنانەی پێیان دابوون جێبەجێ نەکردووە بۆی دەکەوێتەوە هەلەکە سەما ئەجینا پێویستە دەنگدەر لە دوای تەواوبوونی هەر خولێک کە خولێکی تر دەست پێ دەکات و هەڵبژاردن دەکرێت پێویستە بە دوواداچوون بکات لێپێچینەوە لەو حزب بکات وەرە بزانم ئەو بەڵێنانی بە من داوە تا چەندت جێبەجێ کردووە ئەگەر جێبەجێ کردبێ قابلی ئەوەیە دەنجی پێ بداتەوە ئەگەرنا قابلی دەنگ پێدانەوە نییە بۆیە لەوەی بەڕێزت کەوتت ئاستەنگتان لەکوێ بۆ دروست دەکرێت بەڵێ ئێمە ئاستەنگمان بۆ دروست کراوە هەر یەکێکیان خودی حزبەکانن کە بۆ خۆیان کارنامەکانیان دەشارنەوە ئەوە سادەترین مافی هەر دەنگدەرێکە دەیشارنەوە اینجا دووەمیان دێن هەندێک بابەتی فەیک بە دەنگدەر و بە ئێمە دەفرۆشنەوە کاتێک ئێمە راپۆرتێکمان کرد نزیکەی 15 ڕۆژێک بەر لە ئێستا لەسەر بەڵێنەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەراوردمان کردبوو کە چەندیان جێبەجێ کردووە کاکە 196 بەڵێنەکان جێبەجێ نەکراون لە پەرلەمانی کوردستاندا کە جێبەجێ نەکراون بێگومان لێرە فشاریان کردوینێتە سەر بێگومان ناو ناتۆرەمان لێدەنێن بێگومان ڕێگریمان لێ دەکەن لە ئیشێکی ترکە لە کاتێک دەباز لە ئازادی کاری ڕێکخراوی مەدەنی دەکەن بە نسبەتی ئەوەی بەغداشەوە ئەگەر بێت و ئێستا ئێمە بەراوردی بکەین هیچ کام لەو بەڵێنانەی دابیان بە دەنگدەر لە ڕاستیدا جێبەجێیان نەکرد خات و پەیمان ئەم جیهانە لە بێبەڵێنی کە کاک دکتۆر سەرۆر ئاماژەی پێکرد ئەمێ وای کردووە کە ئێوە پێتان وایە بایکۆت چارەسەر بە بایکۆت بەڵام بە لۆژیکێکی سیاسی بەڵێ بە دڵنیاییەوە وەکوتم کە تۆ هەڵبژاردن ینی بۆ عێراق ئەمە شەشەم خولی هەڵبژاردنە کە تۆ 6 خول زۆرە ئەگەر ئاوا حسابی بکەیت اینجا ئێمە ئێستا لەبەر ئەوی بۆ ئیتەرکیزمان زۆرتر لەسەر عێراق بێەوە پەیوەندی عێراق لەگەڵ هەرێما چونکەم هەڵبژاردنە لەو چوارچێوەیە ئەسوڕێتەوە ئەوەی کە لە عێراق ئەگوزارێ
ئەگەر زۆر خراپتر نەبێ باشتر نییە لەوەی کە لە هەرێمی کوردستانە گوزاریە. هەموو ئەوانەی دکتۆر سەروەر باسی کرد بۆ عێراق ڕاستەوە، بۆ هەرێمی کوردستانیش ڕاستە، لە بێبەڵێنی، لە بێهیواکردنی خەڵک لە هەموو ئەمانە. کەواتە ئەبێ بە تایبەتی وەکوتم کە ئێمە سەرباری ئەوەی کە لە ناو سیستمێکی حکومڕانی دیموکراتانین، ینی بەڕاستی بەداخەوە عێراق وڵاتێکی ژنیە کە دەنگدەرەکەی خەڵکەکەی خاوەنی وشیاریەکی سیاسی بەرز بێ، هەتاکو تۆ پشت بەو هوشیاریە گەورەیە ببەستی و تەسەور بکەیت کە هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن بارودۆخەکە بەرەو باشی ئەڕوا. بۆیە ئەبینین یعنی ئەگەر من بێمەوە سەر بایکۆت، یعنی کە لە دوای ئەوەی کەزانیت هەڵبژاردن دەنگدان چارەسەر نییە، ئەبێت دەنگ نەدان وەکو چارەسەر بەکاربێنی کێتە سەر ئەوە. ینی هەم هەڵبژاردنەکانی عێراق هەم هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بە تەنیا کە بۆ هەرێمی کوردستان بووە، ڕێژەی دەنگنەدان لە ئاستێکی زۆر بەرزا بووە بە بەردەوامی، یعنی کە گەیشتۆتە ئەوەی لە یەکێک لە هەڵبژاردنەکانە لەسەر و لە 160ەوە بوو دەنگ نەدات. بەڵام لێرایەکتە سەر ئەوەی کە ئەم دەنگنەدانە بایکۆتێکی سلبی بووە یا بایکۆتێکی ئیجابی بووە. بایکۆت کاتێک ئیجابی ئەبێت کە یەکەم پەیامێکی ڕاستە و خۆی هەبێ و پەیامەکە ڕابگەیاندرێت کە ئەمە بایکۆتی کۆمەڵێک خەڵک بایکۆتی پرۆسەی هەڵبژاردن ئەکەن لەبەر ئەم هۆکارانە و بەم ئامانجانە، ینی واتە هۆکارەکەشی دیاری کراو بێ، ئامانجەکەشی دیاری کراو بێ. گرنگە ئەوەی کە ئەمە ئیعلان ئەکا بەرەیەکی ڕێکخراو بێ. ئەو بەرە ڕێکخراوە لە بەرەیەکی ڕێکخراوی هێزە مەدەنیەکانە، لە سەندیکا و لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و لە کەسایەتیە جیاجیەکان لەگەڵ پارتە سیاسی ئۆپۆزیسیۆنەکانە یا هێزێکی ڕێکخراوە لە پارتە ئۆپۆزیسیۆنەکان بەتەنیا کە ئەمانە بە شێوەیەکی فەرمی بڕیاری بایکۆت ئەیان و کووتم هۆکارەکانی و ئامانجەکانی بایکۆتیش دەستنیشان ئەکەن، لەگەڵ ئەوە داواکاریشیان ئەبێ و بۆ ئەمە هەڵمەتێکی گەورەی ڕاگەیاندنیش لانی کەم لە 2 هەفتە پێش هەڵبژاردنەوە بەڕێوە ئەبەن. ئەبنە بەشێک لە پرۆسەی هەڵبژاردن، ئەبنە بەشێک لە پرۆسەی هەڵبژاردن و بانگەشەی بەس بە بایکۆتەوە. بەڵام کەی سلبی ئەبێت ئەو کاتێک کە یەکەم ئەم شتانەی وتم بۆ ئیجابی بوونی نەبێت. دووهەم بەشێکی زۆری ئەوانەی کە بایکۆت ئەکەن لە بێئومێدیە، ئەمەی تر کە باسم کرد ئیجابیەکە لە ئومێدەوەیە، ئەوەی کە تۆ بایکۆت ئەکەیت بە کارتێک بۆ ئەوەی ئەم سیستمە سیاسیە بگۆڕی. چۆن جیای دەکەیتەوە ببوورە پەیمانخە بەس وەکو پرسیار چۆن جیایکەینەوە ئێمە ئەو بایکۆتە چۆن دەتوانین بڵین ئەم بایکۆتە سلبیە و ئەمە ئیجابیە، جیاوازیەکەی چۆن دەبینین ئێمە لێر چۆن ئەیبینین بۆ نمونە چۆن هەتاکو ئێستا سلبی بووە بایکۆتەکان، هەتاکو ئێستا نەچون بۆ دەنگدان بایکۆت نەبووە، نەچون بۆ دەنگدان بۆ نەخێر کۆمەڵی خەڵکیشی تیا بووە. بۆ نمونە کۆمەڵی کەسایەتیشە بووە کە لە زۆربەی هەڵبژاردنەکانە ڕایان گەیانوە کەوتوانە ئێمە بایکۆتی دەنگدانەکەین، بەڵام ئەمە دەنگێکی کەما وە ڕێکخراو نییە. چۆن جای ئەەکەیت لەوەی کەین بێ ئەگەر بنمونە ئەگەر ئەو لە 160 خەڵک یا لە 170 خەڵک کە پێک هاتوون لە خەڵکی پارتە سیاسەکان، لە خەڵکی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی، لە کەسایەتی و خەڵکی ئاسایی جیاجیا کە لەناو ئەوانەیە ڕێگناکەوێت، لە جیاتی ئەوەی پارتە ئۆپۆزیسیۆنەکان بە بەردەوامی شەڕیان بێت لەسەر ئەوەی کە چەند کورسی ئەهێنن و لەسەر ئەوەی کە هانی خەڵک بن بچێتە دەنگدانێکەوە کە چەندین جارەوەکو نوکتەی تۆک لە مۆزەکە هەر پێی لێ ئەخلیسکێ و جارێکی کە بەسەریا ئەڕواتەوە و لە دوای انتخابات ئەڵێ ئەمە تەزویر بوو، ئەمە دیزاین کراو بوو. لە جیاتی ئەوە بێت هەموو هێزەکانی ئۆپۆزیسیۆن، هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی، هەموو سندیکا و با بڵێین نەقابەکان بێن، هەموو ئەمانە کۆ ببنەوە لە دەوری پەیامێک کە هەتاکو ئێستا ئەوە چەند ساڵە چەند خولە بە دوای یەکە هەڵبژاردن ئەبێ. لە عێراق و لە هەرێمی کوردستان هەڵبژاردن شکستی هێناوە، سیستمی حکومڕانی تا دێ بەرەو دیکتاتۆریەت ئەچێنێک لە دیموکراتیەت نزیک بێتەوە. لەبەر ئەو بڕیارماندا بە بایکۆتکردنی هەڵبژاردن و ئەمە داواکاریەکانمانە لە 2 هەفتە پێشی هەڵبژاردنەوە. هەموو زۆربەی هێزەکانی ئۆپۆزیسیۆن کەناڵی ڕاگەاندنیان هەیە، کەناڵی ڕاگەاندنەکانیان ئەخەنە خزمەتی بایکۆتەوە، هانی خەڵک ئێن بۆ بایکۆتکردن دروشمیان ئەبێت
دروشمی سەرەکییان بەڵام چی لە هەبێت کە لە پرۆسەکە دەوری گەرەکەیمان خان؟ سیرکە لەیەکێک لە ساڵەکانە پێم وابێ لە ساڵی 2021 بوو لە تونس لە 11 دەنگدەران چوون بۆ دەنگدان. ئەمە کاریگەریەکی گەورەی نێودەوڵەتی هەبوو لەسەر تێڕوانین بۆ ئەو ئەنجامی هەڵبژاردنەوە بۆ ئەو سیستەمە سیاسیە لە درێژخایانە لەوانەیە ئەنجامێکت نەیاتێ هەڵبژاردنەکە هەڵوەشێنیتەوە چونکە ئێمە گرفتمان ئەوەیە ڕوئیا سیاسیەکانیشمان وەکو چاخواردنەوەیە پەلەمانە بە ژێرپیاڵەکە ساردی ئەەکەینەوە لە درێژخایانە کاریگەری ئەبێ لەو هەڵبژاردنەیە ئەنجامت نایاتێ ئەنجامگیری و دەست ناکەوێت هەڵبژاردنەکە هەڵوەشێتەوە بەڵام ئەمە تێڕوانینی کۆمەلگای نێودەوڵەتی ئەگۆڕێت لەسەر ئەم سیستەمە تێڕوانینی کۆمەلگای نێودەوڵەتی ئەگۆڕێت لەسەر ئەوەی کە گەلی عێراق گەلی هەرێمی کوردستان چیان ئەوێ و داواکاریەکانیان چییە چونکە تۆ داواکاریەکە بە شێوەیەکی ڕسمی خستۆتە ڕوو ئەمە بایکۆتی ئیجابیە کە من لە 100% لەگەڵیام و گرنگە لەسەر ئەم ئاراستەیە بۆ ئەوەی نە ئەوەی کە دەنگ نایە لەبەر ئەوەی پێی وایە دەنگەکەی بە فیڕۆ ئەچێ و هیچ ناگۆڕێ نە ئەوەی کە دەنگیش ئەیە و دواتر ببوورە پەیمانخان ئەفهم کە پرسیارەکە بن ئەگەر بکەم بەبەستی من ئەوەیە وتت ئەوەی پێشتر لە ناومێدیە ئەمە جیاوازە چۆن وا دەکەین ئەمە لەو ناومێدیە جیابێتەوە ئەگەر بمانەوێ ئەم جیاوازیە بکەین بە بەشداریکردن پرۆسەکە بگۆڕین بە دیوێکی تردا من لەگەڵ بایکۆت نیم بەڵکو بە پێچەوانەوە چکە ئەو خەڵکە هەر خۆی خەڵکێک لە بێتاقەتی ناچی خەڵکێک لە ئێهمالی ناچی خەڵکێکیش لە ناومێدی ناچی بە ئەوەی خۆی ڕێک دەخا بچێ بەشداری بکە بەڵام پوچەڵی بکاتەوە لێرەدا ئەمە جیا دەبێتەوە لە بەرەکەی تر بەڵام ئەگەر بمانەوێت سواری شەپۆلی خەڵکە بێتاقەتەکە بین ئەوانش بەهی خۆمان حیساب ئەگەر ئەو بابەتێ من یەکبێنەوە بیرمان بێت لە هەڵبژاردننی ساڵی ڕابردووی پەرلەمانی کوردستان لە کۆی 215,000 دەنگدەری تایبەت هێز ئەمنیەکان تقریبان 24,000 دەنگی پوچەڵ هەبوو بوو بە شۆک بۆ حیزبەکانی دەسەڵات لەبەرەوەی تا سشتیوان نەبینی بووە نیان بینی بۆ 24,000 دەنگدەری تایبەت بچێتە سەر سنووقی دەنگدان دەنگی پوچەڵ بخاتە بە دەنگدانی گشتی زۆر زیاتر بووە لە ڕوویان ئەگەر بکرێ ئەمە زیاد کرد ئێستاشی لەگەڵ دابێ ڕانەگەیەندرا دەنگی پوچەڵ ئەگەر بکرێ ئەمە زیاد بکرێ ئەگەر بکرێ ئەمە زیاد بکرێ ئەم خەڵکەی بەڕێز فەرمووی لە 160 خەڵک نەچێ بۆ دەنگدان ئەگەر لە 160 بچێتە سەر سنووقی دەنگدان و زەڕ بە دەنگەکەی بدات نابێتە شۆکێکی گەورەتر لە بایکۆت کاکاوکار ئێمە لە فەزایەکەین وەکو باسم کرد فعلەن ئەمانە بەدائیلن بەڵام تۆ ئەبێ بزانی ئەم کام بەدائیلیان کام ڕێگە چارەیە گونجاوترینە لەناو ئەو سیستەمە سیاسیەی کە تایە ئەژیت ئێمە لەناو ئەو سیستەمە سیاسیەی کە کۆی عێراق وێنە گەورەکە کە عێراقا و وێنە بچووکەکەش کە هەرێمی کوردستانە لەناو سیستمێکین کە بەڕاستی لەم سەرەوە دەنگ لەو سەرەوە دەنگەکە و نە بە پوچەڵکراوەوە نە بە دەنگدانیشەوەکو خۆی نایەتە دەرەوە ڕەنگە دکتۆر سەروەر لە هەمومان باشتر لەوە بزانێ لەبەر ئەوی چاودێری ئەوانە ئەکات تەنانەت بە دەنگی کاندیدی حزبێکی دیاریکراویشەوە لە حیزبەکان ینی کۆی حیزبەکان دەنگەکانی کە ئەدرێ بە کاندیدەکان هەمان دەنگ نایەتەوە دەرەوە بەپێی ئەو دیزاینەیەتە دەرەوە واتە تۆ لە عێراقێکای کە ئێران کاریگەری زۆر گەورەی هەیە کە تورکیا کاریگەری زۆر گەورەی هەیە کە وڵاتانی تری زۆر لەسەرەوەی کە ئەمە یاگەدە بەناوی هەڵبژاردن 9 ملیاران دۆلاری تا خەرجەکە سیناریۆیە بۆ تەعیینکردنی خەڵک بۆ وەڵامی ئەوەی جەنابتان لەو کاتەی کە ئەکرێ بە دەنگی من کە ئەڕۆم دەنگەکە ئەم پوچەڵ کراوە بێت یا پوچەڵ نەکراوە یاری بە دەنگەکەم بکرێ لە کاتی بایکۆتا ئەو مەترسیە نییە لەبەر ئەوی من هەر نەڕۆشتوم سندوقەکانی دەنگدان چۆڵ بووە خۆتڵی نەڕۆشتوم خۆتڵی نەڕۆشتوم بنکەی دەنگدانەکەی زمانێک نییە کە نەڕۆشتنی منیش ئەمێ ئەوە ڕوون بکەمەوە لە کاتێکە ئەگەر ئێمە وەکو ئەوەی تونس بەدەست بێنین لە 11 خەڵک بچێت بۆ دەنگدان ڕوونا بە بنکەکانی دەنگدانەوە ڕوونا دیارە یعنی ئەگەر بنکەیەک 3,000 دەنگدەری تیاابێ لەو 3,000 دەنگدەرە 100 کەس بچێت بۆ دەنگدان 2,900 کەسی بایکۆتی کردبێ لەبەرەوەی ئەمە بایکۆتێکی منەظەمە بایکۆتێکی منەظەمە بوو بایکۆتەکەش حملەی بێزگە حملە پەیمانخان ئەم ئەمەلی بەڕێز دەڵێیت
عملیەیەکە کە ئەبێ هێندەی 5 حزبی سیاسی منەظەم بێت بەڵێ ئەی چۆن ئەبێ عملیەیەک بێ چاودێری لەسەر سنووقەکانی دەنگدانە بێت عملیەیەک بێ لە بنکەکان چاودێری هەبێت بۆ بزانێت چەند کەس بەشداریەکە ڕێکخراوی نێودەوڵەتی بێنێتە ناو پرۆسەکەەوە بێ بزانێ ڕێژەی بەشداری چەنە لەبەری زۆرمان بینیوە ڕێژەی بەشداری تا نیوەڕۆ لە 11 بووە لەپڕ هەروای تا نیوەڕۆ دەنگیانداوە ڕۆشتون ئیشیان کردو بۆ ئەوەی ڕێژەکە بەرزکەونەوە بۆ لە 140 بایکۆتی ڕێکخراوی با بڵێن سیاسی ئەوەیە کە بەڕاستی بۆ خۆی پێش ئەو بڕیارە ڕێوشوێنەکان هەمووی ئەگرێتە بەر بۆ ئەوەی کە پەیامە سیاسەکەی بگاتە جێگای دروستە مامۆستاوکار بایکۆتکردن من بەڕێستان ناخەمە هیچ بەرەیەکیانەوە بەسەمەوە بەوەی کە جەنابچان ڕۆژنامەنووسن و زیاتر بەرکەوتستان لەگەڵ هاوڵاتیانەیە و دەستگاکانی تر هەیە پێتوانێ بایکۆتکردن زەرەر بۆم هەڵبژاردنە زەرەر لە دۆزە نەتەوەییەکە بدا کە هەندێک جار قسەی باسی ریفراندۆم دێتە ناو هەندێک جار باس لە ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغدا کرێ باس لە ناوچە جێناکۆکەکانە کرێ پێتوانێت بایکۆتکردن زەربە بێ بۆ ئەو پرسە نەتەوەییانە چۆن دەنگدان مافە ئەرکە بایکۆتیش ئۆتۆماتیکی مافە بۆ هەر هاوڵاتیەک ینی من دەنگ بدەم مافی خۆم جێبەجێ کردو دەنگیش نەدەم هەر مافی خۆمە لەبەری قەرارم وایە کە دەنگ نەدەم ئەمە باسی بایکۆت نە لەگەڵ ئەم نە لەگەڵەوە مازی لێ بێنەوە بابەتی ئێستنیەکە قسەی لەسەر بکەین بەڵام قسە لەسەرەوەی کە بایکۆت گورز لە بابەتەنەتەوەیەکە بوەشێنێ نا لە مەڵبژاردنەوە تایبەتی لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا لەبەرەوەی ژمارەی کورسەکان دیاری کراوە ڕێژەی کورسەکان دیاری کراوە لە پارێزگای سلێمانی 1,800,000 دەنگدەر بچێ بۆ دەنگدان 180 کەس بچێ بۆ دەنگدان 18 کورسیم سۆگەرە بۆ پارێزگای سلێمانی ئەنیمە ڕوونە ئەم 18 کورسیە کێ دەنگەکان ئەێنێت کێ ئەم 180,000 دەنگە یان ئەم 1,800,000 دەنگە یان ئەم ملیۆن دەنگە کۆ ئەکاتەوە بۆ خۆی ئەوە گرنگە ئەوەی کە لێرە زەربە ئەخوات لە بایکۆتە بەڕێی شخصی خۆم لە بایکۆتە دووهێزی دەسەڵات قازانجەکەن نەک لەو ڕۆوە کە ئەو کەسانی پشتگیری بایکۆتەکەن بیانەوە دووهێزی دەسەڵات قازانجکەن تحصیل حاصل بۆ هێزەکانی دەسەڵات لەبەرەوەی هێزێکی دەسەڵات کە خاوەنی 500,000 دەنگە بنمونە ئەم 500,000 دەنگە کارتی نیشتیمانیەکە ئێزانی لەکوێیە کارتی دەنگدانەکە ئێزانی لەکوێیە بنکەی دەنگدانەکە ئێزانی لەکوێیە دیاری کردووە دەنگ بۆ چه کاندی دەگەدات ینی سەپارتی وێکێتی زۆر باشە زانن لەبەرەی حزبی تەنزیمین حزبی تەنزیمی زۆر باش زانێت دەنگدەرەکانی کوێن کاندیدەکانی لەکوێ بەهێزن لەکان بنکە کێ دەنگەدات چ کاتێک دەنگەدا هەمومانیان تەوزیع کردووە ئەم 500,000 کە ئەندامی یەکێتی یان پارتی یان حیزبێکی تەنزیمین بایکۆت ئەم ڕێژەیە بەرزەکاتەوە ئەگەر 2 ملیۆن دەنگدەر هەبێ بنمونە لە پارێزگایەکە ئەم 500,000 125 بێ بەڵام ئەگەر ملیۆنێکە بێ ئەم 500,000 بێتە 150 ئەگەر 700,000 بێ ئەمە بێتە 175 کەواتە هەموو کەمبوونەوەیەک لە دەنگ نەتیجە قازانجی ئەمانە ناڵێم بەری بایکۆت پاڵپشتی لەمە ئەکا کە ئەمان قازانج بکەن بەس پرۆسەکە واکەوێتەوە ئەگەر من تۆ بەشدار بین لە پشکێکە لە بابەتێکە لەسەرم مێزە بەشدار بین مەترێکمان هەیە کاتێک کە تۆ لە پشکەکەی خۆتە کشیتەوە من هەموو مەترەکەم بۆ ئەمێنێتەوە بەس کاتێک کە تۆ بڵێ نامنیش بەشی خۆمم ئەوێ نی بەر منەکەوێت نی بەر تۆ ئەکەوێت یان بە پێی پێوەرێکی تر هەفتای بەر تۆ ئەکەوێت سی بەر من ئەکەوێت لەبەرەوە مۆزوعی بایکۆت نا بۆ پرۆسە نەتەوەی یەکەم پێم وایە هیچ زەرێک لە کەرکووکی هیچ زەرێک لە کورد نادات لە سلێمانی لە دۆهۆک لە هەڵەبجە لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بۆ ئێستا ڕەنگە بۆ داهاتوو زەرەری هەبێت لە کەمبوونەوەی ڕێژەی کورد لە کەمبوونەوەی بینیمان لە سەرژمێریەکە لەبەرەوەی هەڵبژاردنێک کرا بوو پێشتر ژمارەیەک دەنگ هەبوو لە کووردا و لە سەرژمێریەکە ژمارەکە زۆر زیاتر بوو بینیمان هێزە عەرەبیەکان هێزە شۆفێنیەکان چۆن بەرامبەر بە کوردوەستان کە تا ئێستا ژنیان هێشتووە ئەنجامی ڕاپرسیە ئەنجامی سەرژمێریەکانی کەرکووک ئاشکرا بکرێت لەبەرەوەی پێیان وا بوو زیادبوونی ڕێژەی کورد مەترسیە بۆ سەر ئەوان لەبەر ئەوەی داتایکی تریان لەبەردەما ئەو کرا هەڵبژاردنەکە بەشداری کەم بوو پیان وا بوو ژمارەی ڕاستەقینەی کورد ئەوەیە کە لە هەڵبژاردنەکە بەشداری کردووە ڕەنگە لەوێ زەرەری هەبێت بەڵام لە کۆی پرۆسەکە ڕاستین بە زەرەری نابینم جا بە پێی هاوکێشەکەی دکتۆر سەرۆریش بێ ینی هیچ تەوفیرێکی نییە لە ناوچە ناکۆکەکان و کەرکووکی چونکە خوان لە کۆتا بەڵێنەکانە نەر جێبەجێ ناکەن جا کاک دکتۆر هاتم ئەوەت پێ بڵم پێت وایە ئەم لایەنە سیاسیانە زۆر بە باشی هاوڵاتیان و دەنگدەرانی خۆیان بناسن بە تایبەت لە دیاریکردنی دروشمەکانیان ئێمە لە هەرێمێک داین بەداخەوە هاوچێشەکان شێواون لە دیوێکیان دوو حزبی دەسەڵاتدارمان هەیە ئەم دوو حزبە دەسەڵاتدارە دوو حزبی لە ڕاستیدا بێ پرەنسیپی یاساشچێنن
هەرچی دامەزراوەی ئەم هەرێمە هەیە بێنرخیان کردووە هەر لە پەرلەمانەوە تا دیوانی چاودێری و تا دەستەی نەزاهە و تا کۆمیسیۆنی سربەخۆی مافی مرۆڤ و ڕیدی هەتا دوایی لە ڕاستیدا ئەمە یەکێکیان وە دوو لە ڕووی خزمەتگوزاری و بژێوی ژیانەوە دیسانەوە لەو بابەتەشدا ئەوانە هاتوون دەستیان خستۆتە بیناقاقی ئەم خەڵکەوە خەڵکێک هەیە دەنجان پێدەدا لە ترسانە یان لە برسانە یان لە نەزانیە بەڕاستی بەرەی بەرامبەر ئۆپۆزیسیۆنێکی دەستە پاچەی دەست و پێسپی نەزانی هیچ لە باردانەبوومان هەیە بۆ وا دەڵێ چکە نەیانتوانی وە هەڵس و کەوت لەگەڵ گۆڕانکاریەکاندا بکەن لەگەڵ پێشاتەکاندا بکەن لە هەموو هەڵبژاردنەکاندا لە سەرەتادا دێن دەڵێن ئەم هەڵبژاردننی ئەوجارە هیچ تەزویرێک ناکرێت خەڵچینە ئەمە واوە ڕێک سعاتی دوای هەڵبژاردن دێن دەڵێن ئەمە تەزویر کراوە ئەرێبا بە جارێک 2000 3000 باوەڕکە لە هەڵبژاردننی 2010دا ئێمە وەکو یەک لەو ڕێکخراوانەی چاودێری هەڵبژاردنمان دەکرد 5 حەزب هەبوون لێرە وابزانم گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و هاوپەیمانی هەبوو ئەو کاتەیادی بەخێر لەگەڵ حزبی شوعی هاوپەیمانەتیەکیان دروست کرد بوو ئێمە بەشداری دەورەیەکمان کرد کە بارودۆخەکەمان بینی من ڕێک هاتمەوە لەگەڵیان کۆبوومە وتم بەڕێزینە تەزویرتان لێ دەکرێت بەو شێوازەیە بەو جۆرەیە بەر لە هەڵبژاردن بە نزیکەی 15 ڕۆژ ڕێک نەخشەکەم خستە بەردەستیان دەزانی چیان بەموت سەرۆکی 5 حەزب بوتیان بە منیان وت بەداخەوە تۆ کەوتویتە ژێر کاریگەری پروپاگەندەی دەستگای بەدگومان ئێوتم جا پێم بڵێن سەر بە پاراستنی یان زانیاری بڕۆن کەیفی خۆتانە ئەوەی پێماوتبوون گوێیان نەگرت حتا ڕۆژی پێش هەڵبژاردنوتم تکایە ئەوەندە مەدحی پرۆسەکە مەکەن بۆ ئەوەی بەیانی سعاتی دوای هەڵبژاردنەکە قسەیەکتان هەبێت بەڵام کە لێیان قەوما دەستێکیان کەوتە ئەملاویەکیان کەوتە ئەملا لەم هەڵبژاردنەی ئەو جارەدا هەموو حزبەکان وتیان دیزاین کراوە حزبەکانی ئۆپۆزیسیۆن هەموو وتیان ساختەکاری کراوە بەڵام لە ئەنجامدا لە چەندین هەزار بنکەی هەڵبژاردن چەندین هەزار سندوق هاتن چل سندوقیان قەردەلی سوودی لێرە کە ئەوە تەنانەت کاریگەری لەسەر یەک پێسکە کورسیژن ئەمە نیشانەی چیە واتە ئەوانە بەرنامەیان نییە استراتیزیان نەبووە و هەروەها کادری پێویستیشیان نییە بۆ ئیشکردن و لێشی نازانن ئەگەرنا ئەمە چییە دەگوزارێت بۆیە دەکرێت ئەو حزبانە ئێمە ئەگەر بێت و قسەکەمان بەشێک لەسەر بەڵێنەکانی هەڵبژاردنە بەڵێنەکانی ئەو حزبە بەڕێزانە داویانە زیاتر دوکانی چێ بوو چعتارێک بوو لە سلێمانی دەیوت لە دانی مار و شیری چۆلەکەشی لا دەست دەکەوێت لە ڕاستیدا کاکعارف بەرنامەی ئەم حزبانەش چارەسەریان بۆ هەموو شتێک پێ بەس بۆ مردن نەبێت هەرچی هەیە لە ناویدا جیان کردوێتەوە واتە لەسەر کاغەز چارەسەریان بۆ هەموو شتێک پێ بەس بۆ مردن نەبێت بەڵام لە بواری پراکتیکدا تاکە شتێک پێیان بێت لەسەر ئاستی حزبە هێنانی چەند دەنگ و چەند کورسیەکە بۆ مەکسەبە حزبیەکانی خۆیان و دروستکردنی فشار لەسەر ئەساسی کاندیدەکانیش بۆ ئیمتیازاتەکانی خۆیانە ئەگەر نا معقول نییە ملەتێکی بێیادەوەرین ئێمە معقول نییە کاندیدمان هەیە نەکاندید ببوورە پەرلەمانتارمان هەیە 1 و 2 3 نا زۆربەی هەرە زۆریان پاڵەوانی شاشەکانن ئەوەندە قسەیان کردووە هەموو ئێوارەیەک لە تەلەڤیزیۆنەکان ئەوەندە زانیاری ناڕاست و ئەملا و ئەولا خۆیان دەکەن بە پاڵەوان دەخەنە مێشتی بینەرەوە بەڵام ئەمە راپۆرتەکەی دەستگای مەدارکە باشە لە ماوەی 4 ساڵدا تەنها 1 جار قسەی کردووە و 1 دقیقە قسەی کردووە بە 4 ساڵ 1 دقیقە قسەی کردووە 1 جار بەڵام هەموو شەیەک لەسەر تەلەڤیزیۆنەکانە بە پاڵەوان تێگەیشتوین ئێمە 8 پەرلەمانتاری کورد معقول نییە 7یان لە پارتی دیموکراتی کوردستان و یەکیان لە یەکێتی نیشتیمانی کوردستانن بە 4 ساڵ بۆ تەنانەت 1 جاریش بەشداری لە داڕشتنی یاسایەک نەکە قسەیەک نەکە نە لە لیژنەت نە لە جەلساتی پەرلەماندا معقول نییە بە 61 پەرلەمانتاری کوردەوە بە ناوچە دابڕێنراوەکانیشەوە مەبەستم هی کورد لە بەغدان تۆ وەرە پەرلەمانتار قسە نەکات بەشداری واتە لە داڕشتنی یاسانەکە لە دانیشتنی پەرلەمان قسە نەکات لە لیژنەکان ڕایەکی نەبێت پرۆژە یاسایەکی واژۆ نەکرد بێت لێپرسینەوەیەکی نەکرد بێ بەرامبەر بە وەزیرێک باشە بە دوواداچوونێکی نەکرد بێ ئەرێ ئەوە بۆچی لە بەغدا بووە ئەی نابێ ئێمە خۆمان ڕزگارکەین وەکو دەنگدەر وەکو ئەو میلەتە
بڵێن ئەرێ حزبی بەڕێز کاندیدی بەڕێز تۆ لە 4 ساڵی ڕابردوودا لە 8 ساڵی ڕابردوودا لە 12 ساڵی ڕابردوودا لە 20 ساڵی ڕابردوودا چیت بۆ کردووم هەمیشە باسی جێبەجێکردنی دەستورم بۆ دەکەی باسی مادەی سەڵی بۆ دەکەی زەحمەترین 4 ساڵ بۆ ملەتی کورد بۆ هەرێمی کوردستان ئەو دنیا بەڵێنەی داوتە چی جێبەجێ کردووە نا گرفتەکە لە ڕاستیدا ئەگەر دەسەڵاتمان خراپ بێت ئۆپۆزیسیۆنمان خراپتر ناگونجێن لەگەڵ ئەم ڕەوشەی هەیە نەیانتوانیوە لە ئاست بەرپرسیارەتێکە دانین ئەمە جگە من باز لە ئۆپۆزیسیۆنی ساختە هەر ناکەم کە ئەوەشمان هەیە ئەگەر حزبەکانمان بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە لە ئاستی پێویستدا نەبوو بن باگلی یەک لە میلەتی خۆشمان بکەین لە خۆمەوە بەڕاستی ئێمەش لە ئاستی پێویستدا نەبووین لە ئاست بەرپرسیارەتیدا نەبووین ئەم میلەتە لەو حزبانە بپێچێتەوە. پێمان خان ئەوەی کە ئێستا لە ساحەی سیاسیا لە هەرێمی کوردستان و عێراقا گوزارێ پێت وایە بەشی هیچ گۆڕانکارێکی پێوەما بێ بەتایبەت بە بەشداریکردن یا بە بایکۆتکردن لەم هەڵبژاردنە یاگەر مەجالیەوەی تیا گۆڕانکارێکی تیا بکرێ چۆن کار بکرێ و چۆن بزاوتە سیاسیەکان بناسرێتەوە. بڵێ لە ڕاستیە من بۆ خۆم گۆڕانکاری نبینم ئەنی ئەگەر ئاوا لەبەر ئەوەی عێراقێکە کە گیری خواردووە بەدەست تایەفەگەریەوە عێراقێکە کە گیری خواردووە بەدەست مەسەبگەراییەوە عێراقێکە کە سیادەی نییە ئەنی لەم نەوعە لە دەوڵەتە لە ڕاستیە زۆر خۆشخەیاڵیە ئەگەر ئینسان پێی وابێت کە هەڵبژاردن گۆڕانکاریەکە هەر بۆیە ئەژبینین کە هەڵبژاردن خول لە دوای خول نەیتوانێت هیچ گۆڕانکارێک بکە ئەوەی کە دکتۆر باسی کرد ڕاستە بڵین ئەندامی پەرلەمان هەیە بە هەر 4 ساڵەکەیەک وشەی نەوتووە لەبەر ئەوەی نە عێراق و نە هەرێمی کوردستان پەکی لەسەر پەرلەمان نەکەوتووە و چالاک بوون یا چالاک نەبوونی پەرلەمان هیچی لێ ناگۆڕێ باوەڕمان بە سیستەمە دیموکراسیەکە نییە. بەڵێ ینی سیرکە لە هەرێمی کوردستانە ئەوە ساڵێکە هەڵبژاردن کراوە و 3 ساڵیشە بێ پەرلەمانی 3 ساڵیشە بێ پەرلەمانیش حکوومەتیش کارەکانی ئەڕوا و پرۆژەی زیاتریشی کردووە ماگونیویکیش حکوومەت نییە نەجوانی وەزیران کۆبووەتەوە نەسەرۆکی حکوومەت لە کارەکەی بەڵام سیرکە بەڵام کارەکان ئەوەی کە ئەیبینین بۆ هەڵمەتی هەڵبژاردن بێ هەڵبەتی هەڵبژاردن نەبێ کارەکانیان چەند قات کردووە پرۆژەکانیان چەند قات کردووە کەواتە نە پرۆژە و ئیشی حکوومەت چاوەڕێی پەرلەمانە نە لە ژێر ڕقابەی پەرلەمانایە نە چاوەڕێی بودجەشە پەسەند بکرێ یا پەسەند نەکرێت کەواتە لە بنچینەیە یعنی من لە چەند شوێنی کەش ئەمە وتووە من ئەو وێنە گەورەی کە ئەیبینم لە عێراقا بۆ ئەم واقعی ئێستەی عێراق خودی پەرلەمان لە ناو سیستمی پەرلەمانیا شکستی خواردووە یعنی مەگەر ئەوەی کە ئەڵێ بە قووەتی قادر دەوڵەتێکی زلهێز فەیەزانێکی گەورە بورکانیش نییە لە ژێر عێراقا بورکانێک بتەقێتەوە عێراقەکە تەخت بێ و سەر لە نوێ دروست بێتەوە ئەگینا ینی بەڕاستی بە بڕوای من بۆ ئەوەی لە ڕیشەوە ڕەگی تایەفەگەری کەمتر بکەیتەوە سستی بکەیت لە ڕێگەوە ئەم سیستمی عێراق بگۆڕی من لەگەڵ ئەوەیان کە پەرلەمان لە چوارچێوەی سیستمی سەرۆکایەتیا بێەوە تا کۆی سیستمی حکومڕانی لە عێراقا گۆڕانکاری بەسەرابێ لانی کەم لەو کاتەیە تۆ ئەمەی کە ئێستا هەیە ڕەنگە بۆ فترێکی دیاری کراو تۆ چەند ساڵات 6 خولی پەرلەمانە لە ناو سیستمی پەرلەمانیە یەک تو ئەڕۆی بەبێ ئەوەی هیچ سوودێک هەبوو بێ پەرلەمان ئێستا لە عێراقا بۆ زانیاریتان بووە بە نووسینگەی دەڵاڵی ئەوەی کە بەڕاستی زۆربەی پەرلەمانتارەکان نووسینگەی پارێزەرایەتی تایبەت بە خۆیانیان هەیە بۆ ڕێککەوتن لەسەر ئەو پرۆژانەی کە لە ڕێی ئەوانەوە بچێتە ناو حکوومەت و جێبەجێ بکرێەوە تا پەرلەمان بەڕاستی و لە شکستی خواردووە لە ناو سیستمی پەرلەمانیە بۆیە ئەگەر بۆ ئەم شێوازەی ئێستای عێراق بۆ ئەم وەزعی ئێستای هەرێمی کوردستان کۆی سیستمە سیاسەکە بگۆڕێ لە سیستمی پەرلەمانیەوە بۆ سیستمی سەرۆکایەتی تۆ ڕاستە هەر پەرلەمانت هەیە لەناو ئەو سیستمەشە بەڵام سەرۆکێکت هەیە کە ڕەنگە بتوانێت لەم مەرحەلەیە سەرۆکێک کە بە دەستور دەسەڵاتەکانی دیاری
کراوە بێ نەک سەرۆکێکی دیکتاتۆر کە بدباتەوە بۆ عێراقی پێش 2003 چونکە ئەوەش احتیمالی هەیە لە سیستمی سەرۆکایەتیە بەڵام کە دەستور زەمان چییە کاتێک ئێمە عفومکەی هەموو یاساکانمان پێشێل کردووە دەستور پێشێل ناکەین چێ لی دەپێچێتەوە دکتۆر یان زەمان نییە لەم حاڵەتە شار زەمان نیە و لەو حاڵەتە شار زەمان نییە بەڵام گەلی هوشیار ئەوەیە کە یا نخبەی سیاسی هوشیار ئەوەیە کە بە بەردەوامی لە ناو بازنێکی هەڵەیە دووبارەی ناکاتەوە هەوڵێکی تر تاقی ئەکاتەوە ڕەنگە 6 خولی سیستمی پەرلەمانی بەڕێ کردو و شکستی خواردووە هیچی تیان نابێ ئەگەر 6 خولی سەرۆکایەتیش تاقی بکاتەوە و بزانێ ئەمە چونکە ئەبێ نخبەی سیاسی بە دوای چارەسەرا بگەڕێ نەک ئەوەی کە لە ناو ئەو بازنەیە و ئەوەی تر بێ ئومێدی دروست بکە یان کە ئەمە حلێکی زۆر خراپە بە بڕوای من ئەوەی کە بەڕاستی تەدەخولێکی نێودەوڵەتی گەورە لە ناو عێراقا بکرێوەکو ئەوەی ئێستا دەنگۆکان هەیە کە نزیکەی 10 پۆست لە پۆستەکانی عێراق ئەمریکا یەکلایی ئەکاتەوە نەک ئەوەی لە عێراقا کە ئەمەش بۆ خۆی ئەمە خراپترە لەوەی کە تۆ لە ناوخۆی خۆتە هەوڵی گۆڕینی سیستمەکە بی بە ئامانجی گەیشتن بە نەتیجەی مامۆستا وکار لە دوای هەڵبژاردن گرنگە میدیا و میدیاکار بۆ ڕۆژنامەنووسان چۆن ڕۆڵ بگێڕن و ڕقابەیەکی حەقیقی بن لەسەر حزبەکان و لەسەر حکوومەت هەم بە لایەنە باشەکانیان بڵێن باش وە هەم لایەنە خراپەکانیشان بێنە بەر چاو یعنی چاوبەست نەبن بەڵێنی هیچ میدیا بەو دابەشبوونەی کە هەبووە لە ماوەی ساڵانی ڕابردوو بەداخەوە بەرسەرتا ژوتم بەشێکی زۆری میدیا ئێستا میدیای حیزبەکانە میدیای تەمویلکراوی حیزبەکانە بەڵام کەمنینەوە میدیایانش کە بەردەوام ڕخنەیان هەبووە بەردەوام قسەیان هەبووە لە راپۆرت و لە هەواڵ و لە بەداداچوونەکانیانە کێشە و کەم و کوڕی و خەلە ئیداری و خزمەت گوزاریەکانی حکوومەت کێشەکانی پەرلەمانیان هێناوەتە دەرەوە قسەیان لەسەر پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان کردووە قسەیان لەسەر گەندەڵیەکان کردووە قسەیان لەسەر خراپی دارەدانی دەسەڵات کردووە کەمین ئەو میدیانەی کە بەردەوام لە بەرهەم میدیایەکانیان ئەمایان جێ کردوێتەوە بەڵام گوێیەک نەماوە بۆ گرتن بەڕاستی گوێیەک نەماوە کە گوێ لە میدیایانە بگرێت گوێیەک نەماوە بۆ ئەوەی گوێ لە ڕەخنە بگرێت کاتێک کە تۆ ڕەخنە ئەگریت ئەو بە دوژمن سیرتەکە کاتێک کە تۆ ڕەخنە ئەگریت لە راپۆرتێکە ئەو دێت بە ئەو تیمە زەبەلاحانەی کە هەیەی هەرشی ئەلکترۆنی ئەکاتە سەرت لەبەرەوە ئەم میدیایی کە نووزەیەکی تیا ماوە لە دەرەوەی میدیای دەسەڵاتە کەەوە پەنجەی دەست ئەژمێرێن بەداخەوە دەنگەکان هێندە زوڵاڵ نەماوە هێندە دەنگیان بەرز نەماوە کە کۆمەلگای گویان لێ بگرێ دەنگەکان دەسەڵات ئەیبیسێ کە دەسەڵاتیش یان هەرگوێ لێ ناگرێ یان زۆر بە چۆنەڵێ بەتوندی بەرپەرچان ئەداتەوە کە بەردەوام ینی ئەو حاڵتانە بینین لەبەرەوە بەڕاستی بەڵێ میدیا ئەرکێکی گەورەی لەسەر شانەکە لە دوای هەڵبژاردنەوە قسە لەسەر ئەوە بکات کە کامانن ئەو حیزبانی لە بەردەم بەرپرسارەتیان کامانن ئەو کاندیدانی کە بوونەتە پەرلەمانتار لە بەردەم بەرپرسارەتیان ئەم دۆخەیەسیان بیر بخاتەوە کە چۆن بە دوای دەنگا ئەگەڕێن ماڵۆ ماڵەکەن بە دوای دەنگا دروشمی باقوبری قەڵێن بە دوای دەنگا ئەم دۆخەیان بیر بخاتەوە بەڵام ئەوەی کە هەیە وەگوتم یان گوێ ناگیرێت یان ئەوەی کە گوێ ئەگرێت زۆر خراپ بەرپەرچی ئەو میدیایەداتەوە بەڵام خۆ ناکرێت میدیاش ماندوو بێدیان ساحەکە چۆڵ بکات پێت وانە باشتر بێگەر میدیاکان بە تابەتێمە کە باس لە میدیا ئەکادیمی و ئەوانەکەین کە بە حەقیقی میدیا و میدیاکاریان هەیە پێت وانێ باشتر بێگەر ناوە باس لە کاریگەری هەڵبژاردن کە وەک لەوەی کە لە هەفتە و دەڕۆژ و لە کاتی حملە باس هەڵبژاردن کە هەڵبژاردن پرۆسەیەکە بەڕاستی هەڵبژاردن پرۆسەیەکە لە هەرێمی کوردستان ڕەنگە کۆمەلگەی ئام ینی بەخراب لی تێگەشت پێ لە ماوەی ئەم مانگونی و ئێمە لە پرۆسی هەڵبژاردنێن ئینا هەم بۆ هێزە سیاسیەکان لە ماوەی ئەو 4 ساڵە لە پرۆسی هەڵبژاردنیان ڕاستە خۆ لە 11 کە هەڵبژاردن تەوا بێ لە 12 هەڵبژاردننی داهاتوو دەست پێەکات بۆ حیزبە سیاسیەکان بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردن بۆ مؤسساتی حکوومەت میدیاژ وەکو بەشێکی سەرەکی لە پرۆسەی سیاسی و دیموکراسی کۆمەلگا ئەبێ بەردەوام لە خۆی لە هەڵبژاردننا ببینێ خۆی لە پرۆسی هەڵبژاردننا ببینێ وەوا مامەڵە بکاکە حیزبەکان لە پرۆسی هەڵبژاردنان و ئەم بەردەوام چاودێرێکی حەقیقی بێ لە سەریان و ڕەخنەگرێکی جددی بێ لە سەریان لە کەم و کوڕیەکانیانە کاک دوکتۆرەگەر من هیچم نەماوە لە کۆتایەگەر بە کورتی پامێکت هەبێ بتەوێ بیگەێنی وڵا سوپاس زۆر بە کورتی یەکەمیان
ئێمە لە ڕاستیدا پەرلەمان ئەگەر خراپیش بێت بەدیلی پەرلەمان تەنها پەرلەمانە چکە ناکرێت بگەڕێنەوە بۆ تونند و تیژی ناکرێت بگەڕێنەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکداری ئەگەر دەمانەوە گۆڕانکاری بکەین و لە وڵاتی ئێمەشدا ئەگەر سیستەمی سەرۆکایەتیش هەبێت لە ڕاستیدا ئەو پەرلەمان هەبوو قنیان بە کورسیەکانەوە نووسابوو بەریان نەدەدا پەرلەمان نەبێت چۆن بەری دەدەن پەرلەمان هەر ئەبێ لە سیستەمی سەرۆکایەتی شادو مەبەستم ئەگەر کە دەڵێن پەرلەمان نمێنێ پشتگوێ بخرێ ڕایەک هەیە وا دەڵێ ڕایەک دەڵێ پەرلەمان زیادە مەبەستم لەوە دێ زیادە ئەمانن پارتی و یەکێتی و حزبی دەسەڵاتدارن لە ڕاستیدا پەچاخستووە ئەوە دەگاڵتە جاڕیە 3 ساڵە هەرێمی کوردستانی بێ پەرلەمان کردووە ساڵێکە هەڵبژاردننی کردووە کۆبوونەوە ناکات لە کارنامەی هەڵبژاردنەکەیدا هاتووە دەڵێ دەمانەوێت پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەران کارا بکەین دەتخواوەرات ئەمە نوکتە نییە بۆیە بەدیلی پەرلەمان تەنها پەرلەمانە لە ڕاستیدا ناکرێت چیتر باوەڕ بەو حزبانە بکرێت کە 20 ساڵە لە بەغدان هیچ کام لە بەڵێنەکانیان جێبەجێ نەکرد بێ ئەمەی بەردەستم ئەمە راپۆرتێکە لەسەر کارنامەی حزبەکان لە ڕاستیدا ڕێکخراوێکی دۆستمان ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان کە چاودێری ئەندامانی پەرلەمانی عێراق دەکە هی سلێمانی لە 30 تەوەرەدا بەڵێنەکان کۆکراوەتەوە هی هەموو حزبەکان 30 تەوەرەیە ئەخر نوکتەیە کاکە باسی پرسی موچە و شایستە داراییەکان دەکات لە کامە کارنامە و کامە خولە باسی نەکردووە باسی مادەی 140 دەکات یەک هەنگاوم پێ بڵێ پارتی و یەکێتی بۆ مادەی 140 نابێتیان باسی پێشمەرگە دەکات کە چی بکرێت یەکاکە ئێوەن پێشمەرگەتان کردوتە میلیشیا ئەوتە هاوپەیمانەکانمان دێ دەڵێن یەک بگرن یەک ناگرن و هێز پێکەوەن باسی ئاسای نەوت و گاز دەکات خۆیان نین تاڵانی دەکەن یا من و تۆی بۆیە پیایدا بڕۆ ئەمە 30 تەوەرە کورسەیرەوەی باسی چاکسازی دەکات باسی شەفافیت دەکات باسی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دەکەن من و تۆین گەندەڵی دەکەین بۆیە لە ڕاستیدا ناکرێت باوەڕ بەمانە بکرێت خەڵک دەبێت هەشیار بێتەوە بە بەڵێنەکانیاندا بچێتەوە بۆ ئەوەی هیچی تر ئەم قەیران و ئەم ڕۆژەی هەیە بەردەوام نەبێت دوا قسەم لەسەر میدیا لە ڕاستیدا میدیا ڕۆڵی زۆر گرنگ دەجێڕم باسی میدیای بەرپرسیار دەکەین چکە میدیای کۆمەڵگە ئاراستە دەکە با من گلەیەک لەو میدیا دۆستانەمان لەو میدیا باشانە بکەین کەوا هەندە پرەنسیپ هەیە دەبێت دەستی پێوە بگرن چونکو بەر لەوەی هیچ ئامانجێکی تری هەبێت دامەزراوەیەکی میدیایی سربەخۆی قازانز نەویستە مەبەستی ڕاستکردنەوەی حکومڕانی و ڕێڕەوی کۆمەڵگەیە ناکرێتن لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا ئێمە ئەو هەموو ساڵە ئەو هەموو ڕۆژە باس لە سیاسەتی چەوت و چەوێڵی دوو حزبی دەسەڵاتدار دەکەین کە دەڵێن خەڵکی نەبوو ئەوی ئاگدار بن هۆشیار بنەوە بەڵام لە سەروبەندی هەڵبژاردندا دێن ڕێکلام بۆ کاندیدەکانیان دەکەین دڵنیاین کەوانە دڵنیاین ئەو کاندیدە فەیکە دڵنیاین ڕاستگۆ نەبووە دڵنیاین ڕاستگۆش نییە دێن ڕێکلامی بۆ دەکەین ئەم گلەیە لە خاتو پەیمانەگەر جەنابەت شتێک دەبێت زۆر بە کورتی بەڵێ لە ڕاستیە من لە کۆتاییە هیوادارم ڕێژەیەکی زۆر گەورە و بەرچاوی بایکۆت هەبێت و سندوقەکانی دەنگدان زۆر چۆڵ بن ناوەندەکانی دەنگدان بەڵام لەو حاڵەتەی کە هەر کەسێکیش بێگومان دەنگدانیش مافە کە بە گرنگی زانی دەنگ بات لە ڕاستیە ئەوەی بیر بێت کە ئەوەی ئێستا پارتی و یەکێتی ئەیکەن لەکردنەوەی پرۆژە لە قرتاوکردنی جادە لە دروستکردنی بەندا و لە هەموو ئەمانە ئەرکێکن نابێت بە هیچ چاکە و باشیەکی گەورەتر لە خۆی سیر بکرێت بۆ ئەم دوو حیزبە ئەبێ لەو کاتەی بیرت بێ چەنە جادەی جوانت هەبێ چەنە بەنداوی گرنگت هەبێ چەندە نەخۆشخانە و قوتابخانەی گەورەت هەبێ بەڵام کە ئازادی ڕادەربڕینت نەبوو کە دادگاکانە سربەخۆ نەبوو چوویتە دادگا بە پێی مەحسوبیەت و منسوبیەت و ناسراوی و حیزبایەتی مامەڵەت لەگەڵ کرا کە مناڵەکەت دوای 10 ساڵ لە دامەزراندنی تەعین نەبوو لەبەر ئەوەی سەرڤەیەکێک لەو حیزبانەی دەسەڵات نییە کە کوڕەکەت هاونیشتیمانیەکەت
لە شەڕێکی ڕوبەڕووبوونەوەی ناوخۆیان سووتێنرا و دوای زیاتر لە 60 ڕۆژ تەرمەکەی ناسرایەوە هەموو ئەمانە پێشێلکاری گەوران بەرامبەر بە مافی مرۆڤ ئەکرێت بۆیە هیوادارم ئەوەی ئەچێتە سەر سندوقی دەنگدانیش بیری بێدەنگ بە پارتی ویکێتی نییە. بەڵام زۆر بە کورتی لەسەرەوەی کە پەیمانخان باسی حملەی انتخابی و بانگەشە هەڵبژاردننی کرد شتێکەیە بە درێژایی بانگەشەی هەڵبژاردنەکانی 25 ساڵی ڕابردوو بەرداوام گوێمان لێ بووە کاتێک کە دوای هەڵبژاردن پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان باش بووەتەوە پرسیاریان لێکراوە پەیوەندیەکە چۆن باش بوویانەوە تای هەڵبژاردن بووە هەمومان نەزانین مرۆڤ کە تایەبێت چیەکە تایەبێت دوور لە ڕێەوە ینی وڕێنەکە هەر خۆیان بەخۆیان لەن کاکە ئەوەی تێپەڕی لە ماوەی ماگا وڕێنە بوو ڕێنەمان کرد لەوەی تامان گرت بوو بە تای هەڵبژاردن ناویەوەن هەرچەند ئێستا لێرە لەوێش پێڵەن حەشامات بە قەرەباڵقی حەشامات و کۆتایی هادەوە بابەتە باسیەکەن بە هیوام ئەم تای هەڵبژاردنی کەوکو خۆیان ناویان لێناوە لە چەند ڕۆژی داهات و کۆتاییەت بەخۆشی بەخێر کۆتایی بێت کوڕی خەڵکی تیان نەکوژرێت وەکە و پرۆسانێکە لە ڕابردووە بینیومانە نەبێتە هۆی دروستبوونی ناخۆشی و خەم و پەژارە بۆ کۆمەڵگەکەمان و پرۆسەیەکی ناڵێن بە هیوان پرۆسێکی سەرکەوتوو بەڕێوە بچێت لەبەر ێزانم بخۆی پرۆسەکە ڕەنگە هەر سیناریۆیەک بێت پرۆسەکە بخۆی جێبەجێکرابێت. دکتۆر سەرور عەبدوڕەحمان خاتوو سپاس بۆ بەڕێز بەم شێوات ناکۆتایی بەرنامەکە تا بە یەگەشتنوێکی تر هەرشاد بن خواتان.